ئامانجەکە ئەوەیە کە خەڵک هۆشیار بێتەوە خۆشبەختانە هەموو لایەنەکان ڕاگەیاندنەکان ناوەندە ئەکادمیەکان ناوەندە تەندروستیەکان دەستیان کردەوە بۆ هۆشیارکردنەوەی خەڵکەکە خۆشبەختانە ڕادەیەکی زۆر پابندن پێویست دەکات ئەم بەرپرسیارەتێکی گەورەی لەسەرشانی هەموو تاکێکی ئەو کۆمەڵگایە پێویست دەکات هەموو تاکێک هەموو خێزانێک لەم کۆمەلگادا پابندی ڕەنمای تەندروستیەکان بێ نەچنە شوێنە قەرەباڵغەکان لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە و ڕەنمای تەندروستیەکان وەکو خۆی جێبەجێ بکەن.